لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران و بەدەستهێنانی 6 کورسی پەرلەمانی لەلایەن کوردەوە لە کۆی 12 کورسی پارێزگای کەرکووک، ئێستا قسە و باز لەسەر چۆنێتی وەرگرتنەوەی پۆستی پارێزگاری کەرکووکە کە ماوەی 4 ساڵە پارێزگاریکی بۆ وەکالەت لە نەتەوەی عەرەب ئەو پۆستە بەڕێوە دەبات. دیارە لە دوای هەڵبژاردنەکانی دەیشتین کورتوانی 6 کورسی لە پارێزگای کەرکووک بەدەستبێنێت لە کۆی 12 کورسی و ئەمە جێگای دڵخۆشی پێکهاتەی کوردی بوو و لە ئێستاوە پێویستە گفتوگۆکان دەست پێ بکرێ و دانوستانەکان بەڕێوە بچێ بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری کورد پارێزگاری کەرکووک لە پێکهاتەی کورد بێت چونکە بەپێی ئێستحقاقی هەڵبژاردن مافی کووردە ئەو پۆستە، بەڵام بەهۆی ئەو ڕووداوانێکە لە چەند ساڵی ڕابردوو ڕوویداوە نەتوانرا وەربگیرێتەوە. من پێم وایە گرنگترین خاڵی کۆبوونەوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکردنی دانانی پارێزگاری کەرکووکە و جێبەجێکردنی ئەو بەرنامە و پلانەیە کە لە پێشترا بەڵێنان بە خەڵکی شاری کەرکووک داوە. یەکێتی نیشتیمانی کوردستان براوە و خاوەن زۆرترین دەنگە لە دوایین هەڵبژاردن و هەڵبژاردنەکانی پێشووتریش لە پارێزگای کەرکووک، بۆیە پۆستی پارێزگاری کەرکووک بە پشکی خۆی دەزانێت. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستبەرداری ئەو پۆستە نابین لەبەرەوەی خۆمان بە خاوەنی ڕاستەقینەی ئەم شارازانین، خۆمان بە محامی و داکۆکی کاری سەرسەختی مافی کەرکووچیەکان نەزانین و لە ڕابردووشە ئەمەمان سەلماندووە کە لە ڕۆژە تنگانە و ڕۆژە ڕەشەکانە لەگەڵ خەڵکی خۆمان بووینە. بەڕای چاودێران ئێستا گونجاوترین کاتە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان و وەرگرتنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک و گەڕاندنەوەی پێشمەرگە، هەموو ئەمانەش بە چەسپاندنی داواکاری و مەرجی کورد لە پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی عێراق دەکرێت. کارۆن محەممەد کورد ساد نیوز، کەرکووک.